کاک بەرزان بەڵێ تەلەفۆنم زۆر بۆ دێت برادەران و خەڵکی شار ئەڵێن مەشهەدمان بۆ بکەن لەسەر دکتۆری بێویژدان. ئێمە لاریمان نییە، ئێمە بەڕاستی دکتۆر ژیانی زۆر بەمانی ڕزگار کردووە، بەڵام پیاشا هەیە لێرە و لەوێ بێویژدانە. نمونەشمان لا هەیە، ئەتوان سێری ئەم دیمەنە بکەن ئەو کاتازانن دکتۆری بێویژدانیانی چی. یاڵە باتە مەشاکێ فەرموو. سەوزڵێ هێ سەوزڵێ جەمگیان و گەمگیانەکەم، هەی سەوزەی ماڵەکەم، هەی لە دوای باڵای تۆ گیانەکەم، هەی دەشت و کێوڕاوەکەم، هەی سەوزڵێ 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 هەی سەوزە گیانەکەم، هەی لە دوای باڵای تۆ سەوزان. زەینەب بەڵێ قوربان. عەمرن نەمێنێت دڵم خۆشە سکرتێرم هەیە ئەڵێم خۆیان نەخۆشەکان بۆ کارەکان دەرکرد و سەرچۆی پێکرد ئەمە جەنابی گۆرانیڵی داولە نەکەم قوربان بەخوای تر نەکرد زەینەب وەرە ئیشێکی زۆر زەڕورم کردە. باشە قوربان وەدێ وەرە زەینەب وەرە نابشە دکتۆر جان ئەڵێ مژدەی زۆر خۆشت پێیە. مژدەم پێ لە پاکەتە. دێڵە بە قوربانەوەی داخوازی ژنم بۆکەی. من جارێک کە عەقڵم بێتم بۆ داخوازی بۆ تۆ ئەوەی ئەخیر جاوتە 4 ساڵێکترمان خۆشەوێ پێم وتی بە شەرەفم نایناسم. ئەی هاڵە واز لەوە بێنە لەمە دوان نەخۆشی زیاترمان بۆیت. چۆن یانی؟ چی یانی چۆن؟ من ئەڵێم نەخۆشی زۆرمان بۆیە نەپژمیت جارێ ئەو پژمەیە لە عیادێ هەر مەمنوعە بۆ تێناگەی؟ چی بکەمە دەست خۆم نییە وەڵاهی مێشکم تەواو بەس لێو تێناگەم. مێشکە ئیفلیژ بووە زای ماوەیەکە بەخوایە نازانم. من ئەڵێم نەخۆشی زیامان بۆیت. ئاخر یانی چۆن؟ من پرسیارێکە دەکەم فەرموو. بزانم پارە یانی چی؟ پارە چییە؟ وەڵا پارە لای زۆر کەس هەموو شتێکە. دەمنێت ئەو مەبەستەکەمە لەمە دوا پێویستەکان نەخۆشی زیاد بۆ پێ ئێرە بۆی کەوا پارێ زیاترمان دەستکەوێت. ڕاست و ڕەوان پێ بڵێم یەک قەتع ئەرزی گەورەم پیاکردوەر لەگەڵ دووسێ دکتۆری برادەرمە 180 دەفتەرم هەیە دەوری 30 دەفتەرێکم لێ بڕاوە. ئیکەم بە کۆمەڵگای پزیشکی. دکتۆر گیان وەڵی بەسەکەم کێشەیە گەورەت هەیە بەس لە خزمەتان تۆم زۆر خۆشەوێ ینی قەتع ئەرزێکم هەیە بۆ تەفرۆشم. پیف جا قەتع ئەرزەکەی تۆ وا دەفتەری دوانی کرد ئەوە دادی من نایە باوش شاری پزیشکی دروستکەمەوە کۆمەڵگای پزیشکی ئای پارە فڕێ لەمە دوا مەقسەدم ئەمەیە یەک نەخۆش ئیزن نایت من خۆم باتنی نیم مایەسیری بۆیکی تەجوڵۆ بووم باشە یەک کەس ئیزن نایت بەخوا دان دەرەیەن اینجا یەک شتی زۆر مهم هەیە زەینەب بۆی تۆ تۆزێ مێشکت بکەرەوە ئاگال لە من بێت جێژە نەخۆشێکە کە دەژورۆ نەیڵێ لە 3 دقە زیاتر بخایەنێ دانێکیکە فەڵ بکە بەدوایە بۆی من ئەوە ئیزن بم ئەو حرەکە سەریع دروزەبێ پارەیە تای پارە ئەڕژێت 200,000 بۆ تۆسیاکەم چی لێ بکەم خەندار 200,000 نەپژمە چی بۆ قسە ناکەی دە قسە بکە. وەڵاهی لە قسەکان تێناگەم تۆ بەڕاستە؟ بۆ خراپە خراپم وتووە کوربابم بە پارەی حرام چۆن ژیانی خۆم تێکەدەم؟ وەرە بابە جا تۆگە تۆزە بۆرە خزمایەتێک نەبووە من هەر ئەستا من هەر چبەز بوورم دانیشم سڕی حیاتی باسکەم. تۆ تەوێ خەڵکە ڕۆشوڕتت ڕوتێنی تۆ لە پێناو کڕینی مولکێک؟ جاگەر مەمنونیش نەبی خۆ نایکەم هەموو کەس و کارێک کرد بە واسە تا تەعیرم کردی. ئەی چی جوابی خوا ئەدەیتەوە لەو دنیا کاکە ئەو خەڵکایەتە سەر سوڵە بەر خاتری مولکێک لە بە خاتری مەسلحەتی خۆت. مەمنونیش نەبی تێگەیت وەرە ناگەم بڕە خۆ حافیز بێنە سکرتێرێ بانەکەم تێگەی 50,000 تۆ بێت. کوڕی باوکی خۆم نەبم ئەگەر لەگەڵ دکتۆرێکی بێویژدانی وەکو تۆ کار بکەم بای دکتۆری بێویژدان. وەرنەوێت دەبڕۆ بای سکرتێری نەفامی بێعەقڵ خۆش بوو بای هەی دکتۆری سەر لێ شێوا و جێگات جەهەنەمە ئینشاءڵڵا. وەرە دەبڕۆ کوڕی نەکەی جنێوی پێنەی بەرخۆ دەکەوێت خزمە بێعەقڵ. جاری وا هەیە مەقسەد مۆزەفێکی داماوە مەعاشەکەی بەشی 2 عیادە ناکە بەڕاستی ینی ئەبێ دکتۆر ئاگای لە فەقیر و هەژار بێ چۆن کابرایەکی نورانیە کابرایەکی ڕێک و پێکە کابرایەکی چۆن بڵێن حەزی لە فەقیر و هەژار بێت چونکە ئەویش کاتێک کە تەلەبە بۆ لەوانەیە بە مەرحەلەیەکی فەقیریات تێپەڕی بێت
ئاگاتان لێبێت ڕجاتان لێ یەکەم دکتۆرەکان کەرتی تەندروستی تۆزێک ڕەچاوی دەرمان بکەن دەرمانەکان سعری زیایی مەخەنە سەر ئاگاتان لە مودەی ئەکسپایرەکەی بێت ئەو خەڵکە فەقیرە بەخوا برا لە تەگەچی بیتی ئێخوا خۆت و زانێت ئێمە هەموو دوای تعلیماتی ئێوە کەوتوین ڕجاتان لێ یەکەم ئاگاتان لە فەقیر و هەژار بێت مەمنونی هەر هەمووتانین.